بەداخەوە ڕۆژی دووشەممەی ڕابردوو لەلایەن کومەڵێ هەرزەکار و گێرە شێوێن کە بە تەوجی هەندێک کەسی خۆفروش و جاش کە لە دەرەوەی هەرێمی کوردستان دانیشتن و خەڵکێکی هەرزەکار تەوجێ دەکەن بۆ تێکدانی ئەمن و ئارامی هەرێمی کوردستان لە قەزای خەبات لە کاتژمێر 2 پاش نیوەڕۆ هەستان هەموو ڕێگە سەرەکیەکان گیراون و زەرارێکی زیانی زۆریان بە سنووری قەزای خەبات دیرا و نزیکەی 18 شوێنی جیاجیا بە تایە و پلاستیک و زۆر شتی تر ئاگریان هەڵکرد کە شەقامەکانیان وێران کردن و قێڕەکەیان وێران کردن و لەناو بازاڕیش نزیکەی 42 حاویەی گەورە کە حاویە زبل و خاشاکی ناو بازار بووە ئاگریان تێبەر بووە و چەندین عەرەبانە کە خەڵکی فەقیر و هەژار کە ژیان و گەوزەرانیان لەسەر ئەو عەرەبانە بووە لە خۆیان ڕزقیان دەفرۆشت شکێنراون و تێک دراون و کەپرەکانیان لێ تێک دراون یعنی کومەڵێ زەرەر و زیانی زۆریان بە هاوڵاتی فەقیر و سیڤیلیشانگیان وەکو شارەوانی قەزای خەبات لە کەیەوە دەستان بە خاوێنیکردنەوەی قەزای خەبات کرد هەر هەمان شەو کە هێز ئەمنیەکان ڕێگاکان کردەوە ئێمە سەعات 10 شەو کاتژمێر 10 شەو دەستمان کرد بە خاوێنکردنەوەی تاوی شەقامە سەرەکیەکان و بازار تقریبان نزیکەی 2 ڕۆژ ئێمە بەردەوام بووین شاونخونیان کرد تیمەکانی شارەوانی کە شەقامەکانمان پاکردنەوە ڕێگەکانمان کردنەوە بەڵێ کامێرەی تیژراوی سوتێنراوە 3 فەرمانگەی حکومی سوتێنران و زەرەر و زیانەکان زۆر بووین ینی حتا پێش قوتابخانەکانیش 3-4 قوتابخانە کە حاویە لەوێ بوو حاویەی گەورە لەناو حوشەی قوتابخانەکانیش ئاگریان تێبەرداوە قەزای خەبات خەڵکێکی تێکوشار خەڵکێکی ماندوو نەناس خەڵکێکی مزەحیلەیە من داوان لێ دەکەم و کردووشیانە کە ئەمن و ئەمنیەتی سنووری قەزای خەبات بپارێزن دەستێکی دەرەکی ناتوانێتن ئەمنیەتی قەزای خەباتێک بە خەڵکی خەبات خەڵکێکی تێگەشتووە خەڵکێکی ڕوشنبیریە ڕێگری دەکات لەو دەستە تێک دەرەن کە بیانەوە ئەمنیەتی قەزای خەبات تێک بدەن.